بۆیە بەڕاستی تێڕوانینی ئێمە و تێڕوانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بڵێن وەکو عامی دینی ئیسلام بەرامبەر بە پێغەمبەرانی پێشخۆمان بەرامبەر بە ئەدیانەکانی پێشخۆمان تێڕوانینێکی زۆر ئیجابیانەیە، تێڕوانینێکی زۆر گەشتبینیانەیە، تێڕوانینێکی درێژە پێدانە بە عەبدایەتیکردنی خوای پەروەردگار لەسەر زەویدا. بۆیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمە ئەفەرمێ ئەمە هەمومان براین لەگەڵ پێغەمبەران و هاتوین یەک بانگەوازمان هەبووە، یەک دینمان هەبووە، هەمووشیان ئەوە بووە کە ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. ئەوە بۆ ویستویانە خوا بە خەڵک بناسن لەسەر ئەو شێوەی کە هەیە. هاتوون ویستویانە داواکارەکانی خوای پەروەردگار بە خەڵکی ڕابگەن خوای پەروەردگار بەچی لێتان ڕازیە و بەچی لێتان ناڕازیە، چونکە خوای پەروەردگار ئەم ژیانی دنیایی کرد بە شوێنێکی تاقیکردنەوە بۆ عەبدەکانی، هەتاوەکو خەڵکی ئاگادار کاتەوە لەم ئیمتیحانە بەچی دەرئەچن و بەچی ئەکەون. یعنی ئەمە مەبەستی هەموو پێغەمبەران بووە و ئەمە داوای هەموو پێغەمبەران بووە، هەتاوەکو سبەینی خەڵک چووە بەردەم قاپی خوای پەروەردگار نەڵێن وەڵای خوایە ئێمە نەمانزانی تۆ بەچی ڕازی ئەبی، ئێمە نەمانزانی ئەبەم شێوە تۆمان پەرست. بۆیە پێغەمبەران هاتوون بە درێژایی مێژوو کە خوای پەروەردگار لە چەندەها ئاەتی قورئانە لەسەر یەک لەحن بانگەوازی پێغەمبەرانمان بۆ باسەکات و کە فەرمێ هود پێغەمبەر کە هاتوو بە ناو قەومەکەی داوای لەکردون ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. بە هەمان شێوە صالح پێغەمبەر هەمان ئەم قسە لە ئاەتی قورئانە لە ئاەتەکانی قورئانە هەمویان هەر ئەم لەحنیان دووبارە هەر ئەم کەلیماتانیان دووبارە کردوتەوە. یعنی هەر ئەوەیان داوا کردووە کە خوای گەورە بەو شێوەی کە خوا ئەوێ بیپەرستن و دوورکەونەوە لەوەی کە هاوبەش و شەریک بە هەموو شێوەکانی بە خوای پەروەردگار قرار بدەن. کە ئەمە مۆزوعی لا ئیلاهە ئیلا الله بەو شێوەی کە قوڕەیش دەی تێگەیشت بوو، با ئێمە نەڵی موسڵمانانیش، بەو شێوەی کە قوڕەیش دەی تێگەیشت بوو خوای گەورە ئەوێت خەڵک ئاوا لە لا ئیلاهە ئیلا الله تێبگات. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە درێژایی 13 دانە ساڵ لە مەکەیە کە داوای کرد لە قوڕەیشیەکانی داوا کرد بەس بڵێن لا ئیلاهە ئیلا الله، قوڕەیش ڕەفزێ کردەوە. بۆچی؟ چونکە بەڕاستی فعلەن قوڕەیش دەی تێگەیشت بوو ئەیانزانی کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله کەوتیان یعنی چی. بۆیە ئەگەر سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بخوێنین و دیراسی سیرەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام، ئەو هەموو مەرحەلەیان لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گرتە بەر بە ئەشکەنجە و ئازار، بە تعلیق لێدان، بە سوخریەکردن، بە مقاتعەی عامە لە شیر ئەبی تالیبە، لە ئاخیریا هەموویان لە قسەکردە و قیادەکان کۆبوونەوە وتیان با بچین بۆ لای ئەبوو تالیب و محەممەد صلی الله علیه وسلم با بین مفۆزاتێکیان لەگەڵا بکەین، با ئێمە شتێ لە شتێکی خۆمان دابەزین، ئەوان شتێ لەوەی خۆیان دابەزن تا پێکەوە ژیانێک بۆ مصطلحی کە لە مۆدێرنی تازەیە باسیەکەن وڵێن پێکەوە ژیان، با پێکەوە ژیانە دروستکەین و ئیتر ئەم منافەسە و بەربەرەکانی لە نێوانمانیان نەمێنێ. ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات پاش ئەوەی کە هەموو تەرحە مغریەکانیان خستە پێغەمبەری خوا بەردەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەوەی کە ئەوەکەین بە سەروەر و سەرداری مەککە، بۆکەین کە کام ئافرەتێ بە دڵتە بۆت ئێنین، بۆی کە ئەتەوێ بۆ چ وڵاتی لە دەرەوەی وڵات دەتەوێ بنێرین، ئەگەر جنۆکەوشت دەستی لێوەشانی بۆ ئێ کە ئەتەوێت دەوڵەمەندی ناو هەمومان بی لە هەموو ئەو شتانەی کە ئیمڕۆ خەڵکی پێ ئیغرا ئەبێ، هەموو ئەو شتانەی کە بەڕاستی ئیمڕۆ خەڵکانێکی دنیا پەرست هەوڵی بۆ ئەدەن خراە بەردەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لە کۆتایی قسەکانیانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وتی تەواو بوون لە قسەکانتان، وتیان بەڵێ ئەمە هەموو داواکارەکانی ئێمەیە. پێغەمبەری خوا فەرمی وەڵڵاهی ئەمانەی ئێوە ئێلە من هیچیم ناوێ، بەس تەنها یەک کەلیمەم لە ئێوە داوا هەیە. ئەبوو جەهل ڕووی کردە جەماعەتەکەی کە لە چواردەورێتی ئەنجا ڕووی کردەوە پێغەمبەر وتی وەئەبیکە وەعەشڕ کەلیمات، چۆن لای خۆمان ئەڵێین ئەڵێ بەسەری باوکە یعنی ئەم مفۆزاتە گەورە هەموو سەرداران و گەورە پیاوانی قوڕەیش کۆبوونەتەوە مفۆزاتێ لەگەڵ تۆ ئەنجام بن، لەسەر کەلیمەیە پەکی بخەین، وتی نەک کەلیمەیە بەس ئەگەر مستەلاحەکە ڕاست بێ وەکو چۆن لای خۆمان ئەڵێ بەسەری باوکت، وەکو ئەوان تەڵبەت بۆ سێنوتی وەئەبیکە وەعەشڕ کەلیمات، کورە بەسەری باوکت ئەوە خۆت و دە کەلیمە، کەلیمەیەک چییە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی دە کەلیمەکەی من تەنها ئەوەیە قولوا لا ئیلاهە ئیلا الله، کە لەگەڵ ئەم کەلیمەی ود ئیتر یعنی ئەم جەماعەتێک کە هاتبوون کە نوێنەرایەتی هەموو ئەهلی قوڕەیشیانە کرد و گەورە پیاوانی قوڕەیش بوون، ئیتر کێشکەوتە کەوڵیان و مێشکیان خەریب و بتەقێ، چونکە فعلەن بەڕاستی ئەوان وتیان ئێمە حەچی شەرمانە لەسەر وتنی کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله.
كلمة لا إله إلا الله قريش ليت يجيشتبوا بمعنى قشتيكي بمعنى ساد سطحية لا ريم كاستئيما ليت يجيشتين وعذانين روجانا 100,000 جار لا إله إلا الله بلام 100,000 جايج لروجانا لا أعمال معنا لكردو معنا لخروش معنا مخالفة كلمة لا إله إلا الله كينا